سێهەم لە دەرس و پەندەکانی کۆچی پێغەمبەر و هاوڵان صلی الله عليه وسلم ئەوە فێر دەبین دەرس و پەندی ئەوەی تێدایە کە ئێمە دەور و ڕۆڵ و کاریگەری گەنجان لەو کۆچەیەدا دەبینین و فێر دەبین و پەیامێکە بۆ ئێمە بۆ هەموو گەنجێک کە هەر شۆڕشێک هەر خەباتێک هەر سەرخستنێک کە پێغەمبەران هاتوون لە ڕاستیدا گەنجان دەورێکی کاریگەریان هەبووە هەموو کاتێک وایە ئینسانی گەنج چاکتر حەماسەتی زیاترە قووەتی زیاترە باشتر دەتوانێت هەر شتێک کە بیەوێ بیکات لەبەرەوە عەبدوڵڵای کوڕی ئەبوو بەکر کە گەنجێک بوو ئەو کاتەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ ئیمامی ئەبوو بەکر کە 3 شەودا لە ئەشکەوت دەمێننەوە هەواڵی دەبرد بۆ پێغەمبەر و بۆ ئەبوو بەکر ئەسمائی کچی ئەبوو بەکر خواردنی دەبرد بۆ پێغەمبەر و ئەبوو بەکر ئیمامی عەلی کە ئەو کاتەیە گەنجێک بوو لە ناو جێگای پێغەمبەردا خەوتو بوو صلی الله عليه وسلم بۆ ئەوەی کافرەکان هەست نەکەن کە پێغەمبەر کۆچی کردووە و بۆ ئەوەی ئەو سپاردانەی کە لە لای پێغەمبەر هەنە ئی کافرەکانن پێغەمبەر نەیبرد لەگەڵ خۆیدا بیان خوات بیان بات بڵێ قەیسی دەکە جەماڵی کافرە کوڕە مشکیلە نییە ئیمامی عەلی لە شوێنی خۆی دادەنێت بۆ ئەوەی ئەگەر مەترسیەک هەبێت پێغەمبەر ئامۆزاکەی خۆی لە شوێنی خۆی دادەنێت ئەگەر مەترسیەک هەبێ خزمێکی خۆی لە شوێنی دابنێت نەک بۆ خۆی بڕوا و خەڵک بخاتە مەترسیەوە ئەوەش دەرس و پەندێکی زۆر گرنگە بەڕێزان بۆیە ئیمامی عەلی گەنجێک بوو لە جێگای پێغەمبەردا خەوت بۆ ئەوەی کافرەکان هەز نەکەن و بۆ ئەوەی ئەو سپاردانەی کە لە لای پێغەمبەرن صلی الله عليه وسلم بیان داتەوە خاوەنەکەیان جا تەماشای ئینسانی بێباوەڕکە لە هەر سەردەمێکدا تەماشای هەڵوێستەکانیان کە هەمووی دژ بە یەکە بڕوایان بە پێغەمبەر نەبوو هەوڵیان دەدا پێغەمبەر بکوژن صلی الله عليه وسلم پیلانیان دەگێڕا چەند گەنجێکیان ناردن بۆ ئەوەی پێغەمبەر بکوژن بۆ ئەوەی لە ناوی بەرن بڕوایان پێی نەبوو بە شێتیان دەدا قەڵەم بە ساحیریان دەدا قەڵەم بەڵام لە هەمان کاتیشدا دەیانزانی کە لەو موحەممەدە ئەمینتر نییە ماڵەکانیان لە لای موحەممەد دادەنا بەڵام لە لای هاوڵەکانی خۆی دایان نەدەنا تەماشاکەن بەڕێزان ئەو ڕۆژ ئەو نمونانە زۆرن ئینسانی وا هەیە هەموو هەڵوێستەکانی دژ بە یەکن تەماشاکە بڕوای بە کەسێک نییە بەڵام دەزانێت لە هەموو کەس ئەمینترە بۆیە ئەو بێباوەڕانە بڕوایان بەو پێغەمبەرە نەدەکرد کە دەشیان زانی ڕاستە بەڵام ماڵ و سامانەکانیشان لەلای ئەو پێغەمبەرەدا دەنا چونکە دەیانزانی لە هەموو کەسێک ئەمینترە ئایا ئەوە دژ بە یەک نییە ئەگەر بڕوات پێی نییە بۆ بە ئەمینی دەزانی ئەی ئەگەر بە ئەمینی دەزانی بۆ بڕوای پێ ناکەی بۆ ناڵی کاکە هەر ئەتۆش یاوی ئەوەی کە لە ڕاستیدا حاڵ و وەزع و ژیان و گوزەرانی خەڵک و موسڵمانان بەڕێوەبەری برام بۆیە بەڕاستی یەکێک لەو گەنجانەی کە لە ڕۆژی قیامەتدا لە ژێر سایەی سێبەری خوای پەروەردگاردا حەشر دەکرێت یەکێک لەو حەوت تاقمانە بریتیە لە گەنجێک کە لە عیبادەتی خوای پەروەردگاردا ژیانی خۆی بەسەر دەبات 7 يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله حوت تاقم هل لروجي قيامته دا پیغمبر دا فرموید خوای پروردگار لەژێر سێبەری تایبەتی خۆی دا حەشریان دەکات ناخۆشی و ناڕەحەتی و گەرمای دەشتی مەحشەر نایانگرێتەوە یەکێک لەوانە شاب نەشەئە فی عیبادەتی الله گەنجێکە کە تەمەنی خۆی لە خزمەتی عیبادەتی خدای پەروەردگاردا بەسەر دەبات چاکترین عیبادەتیش ئەوەیە کە ئینسان ئیسلام سەرخات و لە خزمەتی دینی خوای پەروەردگاردا بێت برام دەی ئەوە پەیامێکە بۆ ئەوەی ئێمەش لە خۆمان بپرسین هەموو گەنجێک لە خۆی بپرسێت ئایا چیمان کردووە بۆ سەرخستنی ئەو دینە ئەو گەنجانە لە سەردەمی پێغەمبەردا ئیسلامیان سەرخست و پێغەمبەریان سەرخست صلی الله عليه وسلم ئەی ئێمە ئەو ڕۆوەک و گەنجێک چیمان کردووە بۆ دینەکەمان و هەروەها بۆ سەرخستنی دینەکەمان برام مصعبی کوڕی عومەیر یەکێک بوو لە مەککە لە گەنجە هەرە جوانەکان گەنجێکی زۆر دیمەن جوان بوو دایکی ماڵ و سامانێکی زۆری خست بۆ بەردەستی ئەوەندە بۆنی خۆشی لە خۆی دەدا لە هەر کۆڵانێکەوە ڕۆیشت باە دەیانزانی مصعبی کوڕی عومەیر لێرەوە ڕۆیشتووە چونکە بۆنی خۆشی هەموو ئەو کۆڵانەیە دەگرتەوە سبحان الله گەنجێکی زۆر جوان بوو کاتێک کە موسڵمان بوو کۆچی کرد بۆ حەبەشە دوایی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەینێرێت بۆ مەدینە بۆ ئەوەی کە بانگەواز بکە ئەو گەنجەیە لە پێناوی خوای پەروەردگاردا
جا دەفەرمێ هیچ ماڵێک نەبوو لە مەدینە کە موسعەبی کوڕی عومەیر ئەو گەنجە جوانەیە موسڵمان بوو، دایکی ماڵ و سامانەکەی لێسەندەوە بەڵام وازی نەهێنا، ماڵ نەمابوو کە بانگوازی خوای پەروەردگاری نەگەیەنی تێ لە ناو مەدینەدا. بۆیە خوای پەروەردگار لە جەنگی ئوحوددا شەهیدی کردە قسمەتی ئەو گەنجەیە. تەماشاکەن بەرام ئینسان ئەگەر لە پێناوی دینی خوای گەورەدا هەوڵدا دینی خوای گەورە سەرخات، خوای پەروەردگاری چۆن ئەو کەسە سەر دەخات و پایداری دەکات. برام ئەنەسی کوڕی مالیک کە پێغەمبەر هاتە مەدینە تەمەنی 10 ساڵ بوو. دایکی ئەنەسی هێنا بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم، گوتی ئەی پێغەمبەری خوا، ئەوە ئەنەسە با لە خزمەتی جەنابەت دابێت و خزمەتی جەنابەت بکات، دوعای بۆ بکە و لە خوای پەروەردگار بۆی بپاڕێەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی اللهم ئەکثر ماله وولده، یا ربی خوای پەروەردگار ماڵ و سامان و منداڵی ئەنەس زیاد بکات. پێغەمبەر دوعای بۆ کات صلی الله علیه وسلم. بۆیە تاوەکو پێغەمبەر دەمرێت ئەو گەنجەیە کە لە 10 ساڵیەوە تا تەمەنی 20 ساڵی 10 ساڵ لە خزمەتی پێغەمبەردا دەبێ و خزمەتی پێغەمبەر دەکات صلی الله علیه وسلم. دوای ئەوەی کە پێغەمبەر دەمرێت هەر لە خزمەتی ئەو دینەدا دەبێت و خزمەتی ئەو دینە دەکا هەتاوەکو دەمرێت. بۆیە دوعای پێغەمبەری بۆ گیرا دەبێت. برام خزمەتی دین کە واللهی خوای گەورە پایەدارت دەکات لە دنیا و لە قیامەتدا. ئەنەس 103 ساڵ تەمەنی بووە، پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعای بۆ کرد. دەفەرمێ واللهی ئەوەندە ماڵم زۆر بوو، ئەوەندە منداڵم زۆر بوو، منداڵەکانم و نەوەکانم لە تەمەنی خۆمدا لە 100 زیاتر بوو، حتا دەڵێن هەر لە تەمەنی خۆیدا پێش ئەوەی کە بمرێت 120 منداڵ و نەوەی لە پاش بەجێ مابوو لە کاتێکدا هێشتا کە خۆی هەر زیندوو بوو. دوعای پێغەمبەر برام صلی الله علیه وسلم دەفەرمێ واللهی ئەوەندە ماڵم زۆر بوو، بێستانێکم هەبوو لە بەسڕە کە دارمێو بوو ساڵی 2 جار میوەی دەدا. الله ئەکبەر، 2 جار. دوعای پێغەمبەر صلی الله علیه وسلم. هەمومان دەزانین کە دارمێ و باغ ساڵی 1 جار میوە دەدات. دەفەرمێ باغێکم هەبوو ماڵم ئەوەندە زۆر بوو لە بەسڕە ساڵی 2 جار میوەی دەدا، 2 جار. دوعای پێغەمبەر برام خزمەتی ئیسلام کە خوای گەورە پایدارت دەکات لە دنیا و لە قیامەتدا. ماڵێ ئەگەر وا بکەم ئاخر من هیچم پێ ناکرێت، ئاخر ئەگەر وا بکەم مەسلحەتی دنیام لە دەست دەچێت. برام هەموو شتێک لە لای خوای گەورەیە، واللهی خوای گەورە پایداری دنیا و قیامەتت دەکات. ئەشاکەن ئەصحاب الكهف چەند گەنجێک بوون. خوای پەروەردگار دەفەرمێت إنهم فتية آمنوا بربهم وزدناهم هدى. ئەوانە چەند گەنجێک بوون ئیمانیان بۆ خوای گەورە هێنا، خوای پەروەردگاریش ڕێنمونی و هیدایەتی بۆ زیادکردن. ئەوان کۆشکەکانیان بەجێهێشت، ئەشکەوتێکیان هەڵبژارد بۆ ئەوەی کە ئیمانەکەیان سەلامەت بێت. خوای پەروەردگار ناوی بەرزکردنەوە تا ڕۆژی قیامەت، ناویان لە قورئاندا هاتووە، خوای پەروەردگار باسی کردوون. برام گەنج زۆر گرنگە کە خزمەتی ئاو دینەیە بکات. بۆیە یەکێک لە دەرس و پەندەهەرە گرنگەکان کە بۆمان دەردەکەوێت ڕۆڵ و دەوری گەنجە لە سەرخستنی ئەو دینەدا لە کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم. بەڵێ دەنگ و باسی ئەوانەمان بیست و چەندانی دیکەش لە گەنجان ئەو دینەیان سەرخست. ئێمەش پێویستە ئەو ڕۆپرسیار لە خۆمان کەین لەکوێی ئەو بابەتەداین. ئایا ئێمە چیمان کردووە بۆ دینەکەمان؟ تا چەندە خەمی دینەکەمانە؟ تا چەندە خەمی سەرخستنی دینەکەمانە؟ برام چۆن هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو دینەیان سەرخست، ئێمەش کە موسڵمانین پرسیار لە خۆمان کەین چیمان کردووە بۆ دینەکەمان. ئەگەر بەیانی بمرین چینەوە بەردەمی خوای پەروەردگار، خوای پەروەردگار پێمان بڵێ تەنانەت بە قسەیەکی جارێک دیفاعت لە دینەکەی من کرد، ئەی بۆ ئامادە بووی لە مەسلحەتی خۆت دیفاعکەی، ئەی بۆ لەسەر مەسلحەتی خۆت بە جواب دەهاتی، بەڵام جارێک دیفاعکت لە دینەکە نەکرد. دەی برام چ وەڵامی خوای پەروەردگار دەدەینەوە؟ بە ئێمەش وەکو چۆن هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو دینەیان سەرخست، ئێمەش هەوڵ دەین ئەگەر بە قسەیەکیش بێت ئەو دینە سەرخەین و دیفاع لەو دینە بکەین. خوای پەروەردگار پایدار و سەرفرازی دنیا و قیامەتمان دەکات. برام